سێ ئەفسانەی ڕیاڵ مەدرید و چەند یاریزانێکی تر ئەو دە ئەستێرەی بەرشەلۆنەیان ڕەت کردەوە. تیاگۆ سیلڤای کاپتنی هەڵبژاردەی بەرازیل و یەکێک لە هاندەرەکانی بەرشەلۆنا لە منداڵیەوە خەونی پۆشینی درێسی ئەو یانەیەی هەبووە، بەڵام ڕەتکردنەوەی ئەو یانەیە لە دوو بۆنەدا گومانی لەسەر یاریزانەکە دروست کرد دوای ئەوەی لە 2012 میلانی بەجێهێشت و ڕووی کردە پاریس سان جێرمان. دێل پیرۆ ئەو یاریزانە یەکێک بوو لەو یاریزانانەی کە ساڵی 2006 لەگەڵ یۆڤانتۆس دابەزی بۆ خولی پلە دوی ئیتالیا و سەرەڕای ئەوەی گرێبەستێکی لەلایەن یانی بەرشەلۆنەوە پێشکەش کرا، بەڵام ڕەتی کردەوە یانەکەی بەجێ بهێڵێت. دەیڤد بێکهام لە ساڵی 2003 کەس چاوەڕی ڕۆشتنی بێکامی نەدەکرد بۆ مان یونایتد، بەڵام دواتر لەسەر داوای فێرکسۆن یانەکە بڕیاری فرۆشتنیاندا کە ئەوە بوو لەگەڵ بەرشەلۆنە ڕێکەوتن، بەڵام یاریزانەکە ڕەتی کردەوە و یانەی ڕیاڵ مەدریدی هەڵبژارد. ئاندریا پێرلۆ لە یاریەکی دۆستانی نێوان میلان و بەرشەلۆنە لە ساڵی 2010 گواردیۆلا داوای لە پێرلۆ کرد تا پەیوەندی بە بەرشەلۆنەوە بکات لەگەڵ ئیبراهیمۆڤیچ گۆڕینەوەیان پێ بکرێت، بەڵام ئەو یاریزانە داواکەی ڕەت کردەوە. فرانک ڕێبێری ئەو یاریزانە فەڕەنسیە بۆ ماوەی چەندین ساڵ باشترین ئاستی لەگەڵ بایرن پێشکەش کرد، بەڵام ساڵی 2009 داوایەکی گواردیۆلای ڕەت کردەوە بۆ ئەوەی پەیوەندی بەیانەی بەرشەلۆنەوە بکات. ڕیۆ فێردیناند ئەو کەسانی لە سەرەتادا یاریکردنی ئەو بەرگریکارەیان بینی بێت دەزانن یەکێک بووە لە باشترینەکان کە وای کرد مان یونایتد بە گرێبەستێکی گرانبەها بیگوازنەوە ڕیزەکانیان کە پێشتر لەلایەن بەرشەلۆنەوە گرێبەستێکی پێشکەش کرابوو، بەڵام وەڵامی نەدانەوە. کەریم بنزیمە یەکێکی تر لە جەنگە سەختەکانی نێوان ڕیاڵ مەدرید و بەرشەلۆنە دەگەڕێتەوە بۆ هاوینی 2009 کاتێک یانەی شاهانە ڕکابەریەکانی لە بەرشەلۆنە بردەوە و سەرکەوتوانە کەریم بنزیمەیان بەرامبەر 41 ملیۆن یۆرۆ لە لیۆنەوە گواستەوە. دێنیس بێرکام یانەی ئەیاکس باشترین یاریزانەکانی لەخۆ دەگرت کە باشترینیان دێنیس بێرکام بوو کە لەلایەن یۆهان کرۆفی ڕاهێنەری بەرشەلۆنەوە داوا کرا، بەڵام ئەو یاریزانە لە کۆتاییدا یانەی ئینتەر میلانی هەڵبژارد. ڤینیسیۆس جۆنیۆر دوای پەیوەندیکردنی نەیمار بە بەرشەلۆنەوە ئەو یانەیە بووە شوێنێک بۆ بەهرەمەندە بەرازیلیەکان، بەڵام بەلای ڤینیسیۆس جۆنیۆرەوە هەمان شێوە نەبوو کاتێک ساڵی 2007 گرێبەستی یانە کەتەلۆنیەکەی ڕەت کردەوە و ڕیاڵ مەدریدی هەڵبژارد. کریستیانۆ ڕۆناڵدۆ لە ساڵی 2007 بۆ 2008 کریستیانۆ بڕیاری بەجێهێشتنی مان یونایتدی دابوو، یەکێک لەو گرێبەستانی پێشکەشی کرا لەلایەن بەرشەلۆنەوە بوو، بەڵام دۆن لە کۆتاییدا بڕیاریدا پەیوەندی بەیانەی شاهانەوە بکات.